هەتا سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تطبیق کرابێ و جێبەجێ کرابێ لەناو ئومەتی پێغەمبەرا صلی الله عليه وسلم هەتا وەکو ڕێبازی پێغەمبەر لەناو ئومەتی پێغەمبەرا جێبەجێ کرابێ لە ژیانیانە لە ماڵیانە لە کار و کاسبیانە لە کردەوەکانیانە لە هەڵسان و دانیشتنیانە لە سەفەر و مانەوەیان لە ماڵە لە خۆشی و لە ناخۆشیەکانیانە لە کاسبیکردن و پەیداکردنی پارە و ماڵ و سامانیانە لە سەرفکردنی ماڵ و سامانیانە لە خەرجکردنیان لە هەڵبژاردنی هاوسەری ژیانیان و لە کاتی تەلاقدان و لەو حاڵەتەیانە لە هەموو لە تربیەتی ماڵ و مناڵیانە لە هەموو ژیانیانە ئەگەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناویانە مابێ وەک ئەوە وایە پێغەمبەر خۆی مابێ مژدەیەکی زۆر خۆش بەڵام لە هەمان کاتیشا ترسێنەرە مژدەیەکی خۆشە بۆ ئەو کەسانەی کە ئیلتیزامیان هەیە بە مەنهەجی خوا بە بەرنامەی خوا بە پرۆگرامی خوا بە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانەی کە ئیلتیزامیان هەبێ خوای تعالی ڕەحمیان پێکا وەک ئەوە وایە پێغەمبەر لە ناویانە مابێ پێویستە ئێمە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەین ئەگەر چی پێغەمبەر خۆی ماڵ ئاوایی لێکردین و گەڕایەوە بۆ لای پەروەردگاری بەڵام هەموو ڕێبازەکەی بۆمان نووسراوەتەوە بۆمان دیاری کراوە قورئانێکی بۆمان بەجێهێڵاوە سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کاملی و بە جوانی بۆمان ماوەتەوە ئەگەر ئێمە جێبەجێی بکەین لە ژیانمانە لە هەموو هەڵس و کەوتەکانی ژیانمانە بەخوا وەک ئەوە وایە پێغەمبەر خۆی لە ناومانە بێ خوای تعالی سزامان نادا عەذابمان نادا ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم خوای تعالی سزای ئێوە نادا بۆ سزاتان ئەدا لە کاتێکە ئێوە سوپاس بکەن ئیمانی تەواوتان بەخوا هەبێ ئیمانتان هەبێ بە ڕێبازەکەی خوا خوای گەورە هەرگیز سزاتان نادا بەڵام ئەگەر ئەمە جێبەجێ نەکرێ خوا پەنامان بدا خەتەرە